ئایا ئەم بڕیارە لە هەولێرەوە درا یاخود بڕیارێک بوو لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان درا و جێبەجێکرا لە کەرکووک؟ ئەو ڕێیەی کە پارتی هێنێتی لە کەرکووک زیاتر ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک چونکە ئەوان لەوێت پەیوەندیان یان تەماسیان لەگەڵ پارێزگاری کەرکووک. بەڕاستی ئەوم لا سەیرە ئەو اتهامە توجیهی یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووک دەست بێتە هۆی ئەوەی جۆرێک لە هاوسەنجی لە نێوان کورد و عەرەب دروست بێت. ئیسراری پارتی دیموکراتی کوردستان لەسەرەوەی کە نەجمەتی کەریم نەبێت بە سەرۆکی لیست. یعنی ئەم ئیسرارە لە چیوە سەرچاوێکی ئەکتەری سەرەکی دەوری تێدا دەبێت. بەغدا ئەکتەرێکی سەرەکیە، وڵاتانی ئەقلیمی ئەکتەرێکی سەرەکینە، هەرێمی کوردستان ئەکتەرێکی سەرەکی. لێی هەیە لەسەری لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کەوا لە بەرژەوەندی حزبەکەی خۆی ئیچی نەکردووە کەرکووک چێتی دەکات. ئەقلێتی سیاسی کار بکرێت وەکو ئەوەی ئێستا لە پارێزگای کەرکووکدا بێگومان ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت. پارتی ئینسیحابی کرد ئەوانی تر بووە وازیانێنا. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەممە کاتژمێر 9:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.